بەشێکی زۆری ئەو ماتۆرسکیلانەی کە ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستان هەن بێ تابلۆ و بێ ناسنامن. بەشی زۆری شۆفێرانی ماتۆرسکیلیش بە هەمان شێوە مۆڵەتی لێخۆڕینی ماتۆرسکیلیان لێ نییە. دەگوترێت بەشێک لەو دزیانەی کە دەکرێت لە ڕێگای ماتۆرسکیلی بێ ناسنامە ئەنجام دەدرێت. بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەرێمی کوردستان دەڵێت زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ هۆکارەکەی لێخۆڕینی ماتۆرسکیلە بە شێوەیەکی نایاسایی. بڕیاری تازەی وەزارەتی ناوخۆ سەبارەت بە ڕێخستنەوەی ئەو کارە چییە؟ چەندە لە قازانجی ئەو بازارەدایە؟ شۆفێرانی ماتۆرسکیل چی دەڵێن؟ من کامەران حاجی عومەر لەگەڵتان دەبم بۆ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە. کاکا ئەوە بکە بزانم ئەوە دەنجی زۆرە؟ لا وسطة. وەسەتە؟ چەند ساڵە تۆ شۆفێری دەکەی؟ بۆ 2 ساڵە بووە. ئیجازەت هەیە؟ نا. ئەی ئێستا ماتۆر دەگیرێت کێشە نییە بۆ تو؟ بام چۆن کێشەی؟ کێشەیە ینی خۆ لە پۆلیس دەشاریەوە. کا دەبزانم دەنگەکەی چۆنە؟ بەردەوام وا دەکا بزانم؟ لە کۆڵانێ ژوا دەکەی؟ حەزلەیەک جۆزەکەی بگۆڕیە؟ بۆ کاسبی بەکاردێنیان بۆ خۆ بۆ کاسبی. بڕیاری حکومەت چۆن دەبینی لەمە و دوا دەبی هەر ماتۆرسکیلێک ڕقەمی هەبی مۆڵەتی شۆفێری هەبی. بڕیارێکی باشە بەس پارەشی زۆریش لێ ڕقەمکردن کاکە. زۆری دەوێت؟ بەرێ دەرێ 500,000 دەوێت. ماتۆرەکە بەخۆی بە 500,000. ینی ڕقەمەکە زیاترە لە پارەکەی. بەرێ. ینی 500,000 پێت زۆرە. بەرێ 500,000 زۆرە. چەندی باشە؟ 200,000 بەسە. 200,000 بەرێ. ینی 500,000 بۆ ماتۆرسکیلێک ماتۆرەکە بخۆی بە 500,000 ئەتون بچی ڕقەمیشکە بە 500,000 معنی دەکا ملیۆنە. ینی ئەو بڕیاری حکومەت نەحەقیقە بەرەمبەر. نا نەعاقی نییە بەس 500,000 زۆرە. 200,000 بەسە ڕقەمی. باشە هەموو ئەوانەی کە ماتۆر لێ دەخوڕن کاسبکارن یان خەڵکێکی شەیە زۆرجار خەڵکی زاز خەرەکەیە بەس بە قەسی داژات. تۆ وا ناکەی بۆ خۆت؟ نەخێر. بۆ خۆت ماتۆر لێ دەخوڕی؟ قەت ئیزاز دەکەی خەڵک؟ نەتکردووە؟ نەخێر. باشە ئەوانەی کە ماتۆر لێ دەخوڕن و دەنگی زۆزەکەیان زیاد دەکەن. دوایە ئەمە شتێکی باشە. کاقی چ دەنیا و گزۆزەشتانە خۆ خەرەکی ئەوەی ناین ئاسایە. پێ لە ڕێ تازیرەکە دەینی؟ تازیرەکە دەینی با بچێوی بگرینە کوڕە فەقیری بگری. کوڕە فەقیر دەجی. گەنجە پارەی پێیە دەچی دەکڕی بەزەکە و نەینتن ئەو لە چێ بینی؟ گەنجە هەرزەکە پارەی پێیە. دەبێت زۆزەکە لەسەر چاوەوە قەدەغە بکرێت. لەسەرەوە قەتعکری ئەو زۆر دەست بێرە بکات. باشە بەڵام ئەمگۆ پەنا نابن بۆ مەسەلەی قاچاق زۆز بە قاچاق بێ و کاتیش کە دێ گران دەبیتن و کەسێک حەزی لە دەنگی ماتۆڕبی زیاتر هەر حەز بکە. چی دێتە ئێرە کابرا گەنج هەرزەکارە پارەی پێ دەچی دەکردن بەزەکە نێنی لە چێ بینی باسە تا سەر نێری لەس لای سەرەوە دەست پێ بکە ئەوجە بێ لە منەوە دەست پێ بکە. لەسەری سەرەوە دەست ئەوجە بابێ لە منەوە دەست پێ بکە با لێم هەر دەگیرێت. ڕقم تەسیری لە بازار کردی ئێستا؟ بازار نەمایە تەسیری کردووە زۆر. تۆ وەکو هاوڵاتیەک وەکو شۆفێرێکی ئۆتۆمبیلیش چۆن تەمەشای ئەوە و شۆفێرانە دەکەی کە ماتۆڕ لێ دەخۆڕ؟ یعنی زۆری سعات بووینە لەو ماتۆڕانە. یعنی ئێستا ئێرە بوویتە ئەو شارەحە بوویتە تڕای ماتۆڕی هەر کەسێک ماتۆری چا دەکاتەوە لەو شارەحەی تڕای پێ دەکات. یعنی کو لە سنەعای ئەگەرە تو بچی گزۆزت چاکەیەوە لە سیارەی دەرێ بڕۆ کاکە بزانە دەنجی گزۆزەکە چابووە یان چا نەبووە دەچی بە گزۆزەکە تاقیەشی دەکەیەوە. لێرە ئەو ماتۆڕانە ئێستا لەو شارەحەی ئەو ماتۆڕانە وهای لاتێ ئێرە بوویتە تڕای ماتۆڕی لێرانە بێزار بوو زۆر بێزار بووینە حەزارەتی ئەو شاری هەولێر دوو چش بردیتی یەکەم ئەو مەیدانی ماتۆڕان دووەم مەیدانی مریشکان. سەبارەت بە لێخۆڕینی ماتۆرسکیل سەبارەت بە دەنگی مات یان ئەمە تۆ وەکو هاوڵاتێک چی دێتە دەگەی؟ من وەکو هاوڵاتێکی کوردستان ئەبینم شتەکان وەک پێویست ناکرێنەوە ئەتوانم بڵێم کەم و کوڕی لە برادرانی پۆلیس ترافیک پۆلیسیش هەیە کە وەک پێویست بارکەکانی خۆیان هەڵناسن هۆکارەکەش ئەگەرێتەوە بۆ کەسوکاری یا ئەو منداڵانەی کە
ڕێنمایی باشە نادرێتەوە پۆلیس چی نەکردو پۆلیس چی نەکردووە ئەبینی زۆر لە هەرزەکارات تێنیژەکان ئەبینی تەماشاکەی ماتۆر یا پایس کەریا خودت ماتۆری کارەبایی بەکاردێنین هیچ مۆڵەتێکی لێخوڕینیانە بەخۆی لە وڵاتانی دنیا لە پێش بەڵام ئەوان دەڵێن ئێمە فەقیرین کە ئەسبین دەچینە دوکانەکە وایە بەڵام ئەتوانن وەسایلی تر بەکاردێنن بۆ نمونە ئەتوانن پایسکل بەکاربێنن ئەگەر مەبەستیان بێت ئەتوانن شتی تر بەکاربێن کاکە ئەوە نووسراوی وەزارەتی ناوەخۆیە بۆ بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ دەڵێ وێنێک لەوە کۆبوونەوەی 2/7/2019 بۆ ماتۆر لەمە دووە هیچ ماتۆڕێک نابێ ڕقەمینێت هیچ کەسێک کە ماتۆڕ لێ بۆ خۆڕی بڕیاری وەزارەتی ناوخۆی دەڵێ دەبێ مۆڵەتی شۆفێری دەرلین ئێوە چ دەڵێن بۆ بڕیارە باشە بەشەرتە ئەو بڕیارە سەرتاسەری بگرێتەوە جێبەجێ بکرێ هەندێک جێبەجێ بکرێ هەندێک جێبەجێ نەکرێت هەندێک منداڵ تا ڕستی مەشیان بڕیا پێشی برن دەکەن زۆزی گەورە دەکەن یعنی هەندێک فەقیر هەیە بەڕاستی بەسای وانش سوتایە براکەم زۆر مەمنونی حکوومەتی لۆمان ڕقم بکە ئەو منداڵدارانمان لە ناو بە ئەوە درێ برێوانیە کاکە بە تەسویر پیشان دەدا مندار دوو مندار جانتای دەبا وایانە ئەوزە فەقیرە کەش لەو ناوی سوتایە زۆر مەمنونین ئەلۆمان ڕقم بکە ئەو ماتۆڕانەی کە مەسەلە سەنەدی نییە کابرا لاوانەیە لە جادەکە دیش پێ بکە شەوان دزی پێ دەکە و لە زادی فری دەداتن ئەوە هەیە شتانە هەیە هەزاران دزی و کردو مشکلی پێ دەکەن لە زادی فری دەدە بڕۆی سەنەدی نییە علوزە ماتۆڕەکە بەزەکە بێت و حکوومەت ئەو ماتۆڕانە ڕقم بکاتن سپێنی ئەو ماتۆڕە سەنەدی بکە بە ناوی تۆ بێ بەیانی ناتوانم هیچ کەتێکی پێ بکەم هیچ مشکلێکی پێ بکەم لە بەرەی ڕقەمارەکەی وەزارەتی ناوەخۆن یعنی ئەم دەبێ ڕقم بکرێ باشە ئەنگۆ ئێستا باس دەوە دەکرێت ماتۆڕەکان هەرێکە نرخەکی هەیە هەیە دەڵێ بە 100 دلاری هەیە بە 500 تەنانەت هەتا دەفتەریش دەڕوە بە بۆچوونی ئێوە دەبی ماتۆر هەموو هەکە ژمارە کرا یەک نرخ بی نابێ یەک نرخ بێت ئێستا ماتۆرە تا ماتۆر فەجیاوازیەیە ماتۆر هەیە ئێستا لەوانەیە احتیمالە لەوانەیە کابرا 20 وەرەقی بدات بەس ڕقمی بۆ بکرێتە ماتۆرە شێ دوسێ وەرەقیدا ڕقم دەکرێت هەیە مەشەیە هەیە ئەوەیە هەیە بەچینە زەخمە بڵێن هەیە باید دەفتەرێکە و باید دەفتەری نیوەکە باید هەفتە وەرەق کابرا مەجبورە 20 وەرەق بدات ڕقمی بۆ بکەن بەس ئێستا و ئێرانیانە سعریان 4 وەرەق و نیوە باشە کێشەی ئێوە لەگەر ماتۆڕە یان لەگەر گزۆزی ماتۆڕەکان وڵی خاڵ و بۆ هەموو شتێک ئەگەر دانەوە دابین کێتن ئەو شتا لە بازگەن کە دێتە ژۆرە فەوری ڕقم بکرێت ئەوە لە هەولێت ئەوە ناو شار ناگرێت ڕقم بکرێتن ینی وەکو ئۆتۆمبیلی لێ ڕاست یەک مانگ مەوڵەتی پێ بدرێ لە دوای ئەو هەر لە بازگەکان ئێستا چۆن ئیبراهیم خەلکە سیارە لە دووبەی دێتن فەوری ڕقم دەکرێت با فەوری لێوەندە ڕقم بکرێتن لێکوانە مندارێکی فەقیر بگەڕ بیزار لە بەرچ نییە چی پارێ بە ڕقمدا ئەگەر ڕاست دەکە حکوومەت بابێتن بابێت تیجارەکانی نەگەڕ بە قاچاق نەژۆری هەتا ماتۆڕەکان هەتا ماتۆڕە هەڵێن ئەوانە دیتێوانە خەرچی زعازەکە بە یاسایی داخل دەکرێتن تو بەخونم باشتر دەزانێت لە چێ دێ لە سەیتەرەکان دێ هەموو سەیتەرەکان دێ یعنی ئەوە ئەو ماتۆڕە قەدەغەیە بەڵام بە قەدەغە داخل ئیلا ئەوە دیتێوە ئیلا ئەوە قەدەغەن یەبرێلو چونکە پارەی دەدا ئیلا ئەوە خەرچی زعاز دەکات ئەو ماتۆڕەکان تەسویر مەکە ئەو ئیرانیانە چەند پارەی دەدەن یەک دنیا پارەی دەدا ئیلا ئەوە بە ڕسمی داخل دەکرێت ئەوە ماتۆڕی کابرا پێشکانی خۆتی دەیەوە دەکەیتە بڕۆ ساعت تەسویرکە ئەوەی تەجاوزەکە ڕۆژە لێرە هیچ شلۆمان نەکردەوە ڕقم کە کابرا 100 دلاری دەدا ئەو ماتۆڕی ڕقم کە ئیسپادەی نەلۆ حکوومەتی 100 دلاری دەدا 150 دلاری دەدا 100 دلار لۆ ئەوانە ئەوەش کابرا 3 وەرەقەی دەدا ڕقم پێم بڵێن چۆن تەعامل لەگەڵ ئەو بازەڕی ماتۆڕانە دەکەن ئەوانە چۆن لێ دەخوڕن شۆفێری باشن زۆر زەحمەتە لێرکانە هەتا خاستن جمعانوەرە ناو جەرگەی بازاڕە ئێرە قەپات دەبی هیچ من بەس ئێستا لێرکانە ئەمنەوانە تاوان چکە هزاران کەسێ ڕسکی لە سیرکانەیە ڕسکی لە سێرە حکومەت زۆر بە بەسیتی دەتانی لایەن بە جێیان لۆ تەرخانکە دوسێ دۆڵم ئەوان دەڵێن لێرە بڕۆی نیشمان نامینێ نەخێوەنیە ئەو بازاری لەنگە شایدە بازاری تایفرۆشان شایدە ئەو وەختیش ئەو مەسەلانە هەبوو لە گۆڕێ بەس ئێستا بیان بکە هەموو ڕۆی کابرا ڕسکی لە سەوەی ماتۆڕێک دی لێرکانە بیفرۆشی کە دەیفرۆشتن ئەگەر لێرکانە لێرە ماتۆڕێک بفرۆش
کێشە لێرکانە زۆرەکاتە لێرکانە بازارە نێشتە جارە قەتع دەبی چەند جار مرو لێن دەرە جارێ قەتع دەکات لە بەماتۆڕان ناوجەرگەی بازارە بەس ئەوەیە کە قەڵەباڵغی دروست دەکەن بارگێکی زۆر دروست دەکەن لێ دەخڕن جاروەیە ترای پێ دەکەن پێشی برن دەکاتن لەو سەر بۆ سەر بە من سیاران دەکەن چەند جار لێرە سیارە ماتۆر بە من سیارەی داڕۆی بەربییتەوە باشە ئیزاعات بوونە زۆر زۆر بەس پێم خۆشە کابراایك بێ ڕۆژانە جمعان بێ پێشەم و جمعان قەپاتە ڕێ لێرە ئەوەی دەنگی ماتۆڕەکانی ئیزاعاتی کردووی بێحسابە دێک زۆزی تیارەی ماشەڵا لەوەی دانیە چی دەڵێیتە حکوومەت وڵە حکومەت پیان گوۆسە و زوبانە کەس زانی جێک دەچان بۆ دیاریکە ئەو دەمای باشتر ڕێک دەکەمشت یعنی زار میوانمان لە زۆر دانیشتیان ئەمە تێک ناکە لەگە میوانەکەی زۆر زاراتێکە لەبەر دەنجی باتر ژیانی ژیانی ئەوەی تێژیانمە زۆر تێک سوفراسی پێیان ناڵێن کاکە لەسەر خۆ ئیشی منێ کاکەمە پێیان برێمە بەجێتان دەکەن ئەو ئیش حکومەتی ئیشی من بەجێتان دەکەن ناوڵە بەجێوە ناخ بەجێتان ناخ ناوڵە ئێوەی هەراسان کردووە زۆر لەوەی لێ نەکە باشە لەگە بڕیاری تازەن دەبێ ماتۆر لەمە دوا ڕقم بکرێ و هەر کەسێک شۆفێری ماتۆر ئەوە بکرێەوە زۆر شۆشەکە زۆر باشە باشە تەمەەن باشە دەبێگەڕەوەی ڕاستی ڕقم بکرێت ماتۆڕەکەت بۆ کاسبی بەکاردێنیان بۆ زەوق وەڵا لێرکانەکردن و فرۆشتنی ماتۆر دەکەین بازار چۆنە ئێستا بەخوای کزە لەگەر ئەو گرتنەی ئەو گرتنە باشیان خراپە وڵی لۆمە خراپە لە چیەوە خراپە و لە چیەوە خەر ئەو گرتنە دەست پێ بکە بازار یێرکانە کەس دەبی باشە ئینە نابی ماتۆر لەمە دوا ژمارەی هەبی هەر کەسێک ماتۆر بەکاربیینی ژمارەتی هەبی هەموو کێشەکەمان گزۆزەگە و گزۆزە گەورە نەمینێتن ماتۆر زۆر احتیاجە معنە سەوتی نایەگە وەک ئەوش پێلێنی بەس ئەو گزۆزەی عالەمی بێزار کردیە پارەی ڕقەمەکەی زۆریان کەمە دەیناڵ 300 500 شواری ئەوزانە خۆسای ڕقم ناکیاکە ڕقم بکرێ ڕازیان ڕازینی لایە من ڕازینی مە ڕقم بکرێ ڕازینی ئەو لەچکە عالم سەر و 200 زای لە چێ بینی خار بازاری ماتۆر چۆنە ئێستا بازار باشە ئێستا بڕیارێک دەرچۆی حکوومەت هەر ماتۆڕێک دەنگی بێ هەر ماتۆڕێک شۆفێرەکەی ماوەڵەتی نەبی ینی دەستی بەسەردا دەجیرێ ئەوە باشیان خراپە بەخۆی دەزانیت چیە بەخۆی ئەم ماتۆڕانە هەمووی پیاوی کاسبکەریە کاسبکارە هەمووی یعنی ئەتون لە سەتا ئەگەر 5 جەگەیان سەیەک ئەگەر خراپبی ئەویش هەبەمە چان نابێ بەزەوەند کە 5 کاسبکەرە ئەمەلەیە فەقیرە پارەی نییە کابرا پێ ناکرێتنە هەموو ڕۆژ 10,000 یان 6,000 یان 15,000 بداتە تەکسی بەخۆی چەندی باش ئەو دەنگەی ئێستا دێەوە ئەو جۆرە دەنگانە زۆر گەنج داوا دەکەن وای لێ بکەن ئێوە وای لێ دەکەن لە دەنگ ئەمەوە لێ ناکەن ئەمە ئەو ڕێمان ئەو زۆزە هاتیەوە بە خۆی بیلادی والەیە بەس کابراگە بە خۆی شعور نەکاتن باشە چۆن چارەسەر دەبێم حالەتە ئەو دەنگ بە خۆی شخصی دەمێتەوە شخص نابێ ئەو گزۆزە قەدەغە بکرێ قەدەغە چیە ئەمە ناکەم ئێستا منەوە برێن بەلاشت دەنێت پارەشت دەدەنێ ناکەم یانە تو وەستایەکی ئێستا لێرە گزۆزی بۆ خەڵک نابەست گلەیتان هەیە کە بەشێک لە ماتۆڕەکان ڕقم ناکرێت ئەی چۆن گلەیمانێ ئەو 2010 مۆدی نوێیە ئێستا ڕقم کا بە پارەبی بەوەبی 15 وەرەقەی 20 وەرەقەی پارەی دەدەم 15 وەرەقە بەرێ ئەتا 20 $2,000 تۆ ئامادەی بدەی بە ژمارەی بکرێت بەرێ باشە حکوومەت بۆ نایکە والله زبریم تۆ چوی سەردانی بەڕێوەبەرای بەرێ چی دەڵێت چی پێ دەرێ ماتۆر ڕقم ناکرێت بەواستە شەیە ڕقم دەکرێت بەواستە ڕقم دەکرێت بەرێ باشە کرایە بەس قسەی ئەمەیان بەڵگەیە تۆ بۆ بەڵگەکەم نادەیتێ لە ماتۆڕی تۆ ڕقم کرابی ڕقم کرایە ئەوە بەواستە کراوە بەرێ ئەمە ماتۆڕێکە باشە ئەمە بەواستە ڕقم کراوە بە چەند بە پارە چکەم یانە بە پارەش نایکەن ئەو ڕقەمەکە ئەوە ڕقەمەکەیە 8,000 ئەو ڕقەمە شازە برادران سەیریکەن تخوا 8,000 بەرێ ئەگەڵ ماتۆڕێستا ڕقم بی ئەوە بی کابرا نییە دەکڕیتن بەس دێرکوانە ماتۆر ڕقم نەبی کابرا دزی دەکا ئەوەی دەکات 100 مشکلە پێدەکە کەس نازانی چێە تۆ خاوەن دوکانداری شتی باش دەفرۆشی بۆ سەلامەتی شۆفێر لەگەڵ ئەوەشدا کە ماتۆڕی باشیش دەفرۆشی حکوومەت ئامادە نییە ڕقم بکە ماتۆرەکان زۆری مۆدل نوێ نا
ڕقم مشکلەی نییە ئەوەی نییە وەکو سینی نییە کوالێتی باشە بەڵام ڕقم ناکە ناڕقم ناکە ئەمی لە دەرێ دێ زۆر جاری زراعەت دەکرێت بەڵام جێبەجێ نەکراوە یان یاسا هەیە جێبەجێ نەکراوە ئەم جارە یاسایەکی تازەتان دەرکردووە ئەم یاسایە چی؟ قانونێک هەیە لەسەر قانونێکی عێراق تەنزیمان کردووە ئەو ماتۆرسیکلانە یان ئەو ئۆتۆمبیلانە هەمووی بە بڵین پان دەکرێتەوە دەکرێتە ئاسن و بە مزایدەیەکی ئاشکرا دەفرۆشێت وەکو ئاسن بە تەن دەفرۆشێت و لەمە پێش لە سلێمانی کراوە و لە هەولێریش داوایان کرد ئێستا التیزام کەن بە ڕێنمایی ژمارەیەک هەموو ماتۆرسکیلێک ینی تابلۆی نەبێ دەستی بەسەردا دەچێت مافی ئەوەی پێ نادرێت تا نەخێر ئەولیاتی نییە بە قاچاق هێنراوە بە پارچەیە دەکێنراوە لێرە ینی هەر دەستی بەسەردا دەستی بەسەرای ینی پێی نادرێتەوە نەخێر پێ نادرێت تاو ئێمە ئێستا لەو کۆبوونەوەکو ئاماژەم پێدا مەجموعەیەک پێشنیارمان بۆ بەڕێز جەنابی وەزیر بەرز کردەوە یەکێ لەو پێشنیارانە کە تایبەتە بە ڕێخستنی کاری ماتۆسیکل لە هەرێمی کوردستان یەکێ لەو پێشنیارانە کە بە خۆشحاڵی و پەسەند کراوە ئەمڕۆ بڵین بڵاومان کردەوە تۆمارکردنی ماتۆرسیکل دەکرێتەوە بەڵام مۆدلی ساڵ بۆ نمونە ئێستا 2019 پێویستە ماتۆرسیکلەکە مۆدلی 2019 ینی لە 2019 بە خوارەوە شمولیان پێویستە لە مەرزە سنووریەکان بە شێوەیەکی فەرمی داخل بکرێت بە پێویستە مەنەفێستی ئوسولی هەبێت وەکە داخل دەکرێت پێویستە خاوەنەکەی یان ئەو کۆمپانیایکە هێنایەتی لە ماوەی 5 ڕۆژی کارکردنە تۆماری بکات باش دکتۆر یەک دقیقە ژمارەیەکی زۆر ماتۆرسکیل هەیە لە هەرێمی کوردستان ئەوە کۆتایی پێهات ئەوانە بێمەنەفێستن چیان بەسەر ئەوانە هەمووی دەستی بەسەرا گیراوە دەستی بەڵێ لەبەرەوەی بە قاچاق هێنراون ئەگەر ئێستا ئێمە خاوەنی لێ پەیداوە تەمان هیچی خۆی ناکە بە ساحەبی بۆ لەبەرەوەی ئەگەر بێ خۆی کابێت ئێمە ڕەوانەی گومرکیەکەین تەرسیمی گومرکیەکرێت سێقاتی ماتۆرسیکلەکە غرامە دەکرێت و ئیحالەی محکەمەی گومرکیش دەکرێت لەوانەیە حکومیش بێت بۆیە ئەو ماتۆرسیکلانێن کە دەستی بەسەرەی کەس خۆی ناکە بە ساحەبی بەڵام ئەمە زەرەرێکی زۆر نیە زەرەر نییە لەبەرەوەی بە مخالفی هێنایەتی پێویستە پێگیری بە یاساکە بکات ئەمە یەک دوو ئێستا باسی تۆمارکردنەکەمان کرد ئەوێ لە ماوەی 5 ڕۆژی کارکردنە ئەو کۆمپانیا یان ئەو کەسێک کە ماتۆرسیکلەکەی هاوردە کردو پێویستە تۆماری بکات لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ بە پێچەوانەوە ئێمە ئەو تۆمارە قوبوڵ ناکەین پێویستە ماتۆرسیکلەکە بگەڕێنێتەوە ماتۆرەکان هەرێکە نرخێکی بەڵێ ئێوە دەتانوێت تابلۆش بە ماتۆڕەکان یەک نرخە بۆ سابتە بە پێی پستۆنە بە پێی پستۆنە ئێمە بڕیادراوە و بڵین لە یەکێ لە پیاشنەرەکان ئەوەیە ماتۆرسیکلی کە لە 125 سیسی کەمتر نەبێت و 2 تایە و 3 تایە و 4 تایەش تۆمار دەکرێت بە ماتۆرسیکل و ڕسوماتی خۆی هەیە بە پێی پستۆنە چەندە؟ بە تەسەوەری من پستۆنی نازانم بەزەبەت 200 یان 250,000 دینار باشە بەڵام هەندێک ماتۆر هەیە دەگاتە چەند دەفتەرێک دۆرە بەڵێ ماتۆر هەیە بە 6 دەفتەر نفسی ئجرات هیچ کێشەیە نەخێر بەڵام ئەوەی کە بە 6 دەفتەرە لە 2 پستۆن و 3 پستۆن زیاترە باشە ئێمە بە دوواداچوونمان کردو بۆ ئەم کەیسە لە بازاڕی ماتۆرسکیلان دەگوترێت زۆر جار دەست بەسەر ماتۆڕەکاندا دەگیرێت بەڵام دواتر بە پارە دەفرۆشرێتەوە نمونەشیان پێ نیشاندا نەخێر ڕاست نییە ئەو ماتۆرسیکلانی کە داخلی گەراجی بە دەست بەسەرداگرتن دەکرێت هەمووی تۆمار دەکرێت و هەمووی دەچێتە سجلی زمەوە و ذمەتە لەسەر ئەو بەڕێوەبەرەتانی هاتوچۆ و کاتێ بڵین بڕیاری مزایدەکردنی دەبێت دەبێت هەمووی بەدەمە بۆ شێوە حاڵەتێک دروست بوو لە یەکێ لە شارەکانی هەرێمی کوردستان کە لە هەندێک لەو ماتۆرانە پان نەکرابوو لە کاتی بڵین ئەوەی کە بۆی دەرچووە باری کردووە دە 12 ماتۆڕێکی فرۆشت بووە بە ماتۆر لژنەیەکی تحقیقی بڵێن ئەنجومەنێکی لە کوڵەمان تشکیل لە وەزارەتی ناخۆ و ئەو ماتۆرانە بۆ شارۆچکەیەکی هەرێمی کوردستان ڕۆژن و هەمووی جارێشتە دەستمان بەسەراگرتەوە و ئێستا لژنەیەکی لێکڕۆن لەسەر ئەو لژنەیە ئاگادارین و ئیجراعاتیش کراوە باش دکتۆر هەندێک جار لە ئەوانەی کە شۆفێری ماتۆرسکیل دەکەن دەڵێن ماتۆڕەکەمان بای 200,000 معقولە حکوومەتی هەرێم تابلۆیەکمان پێ بدە بە پارەیەکی ئێمە مڕاعاتی ئەوە کراوە ئێستا زۆر مناقەشە کرا کوواڵەتی ماتۆرسیکلەکان ئێمە زۆر مناقەشەکە کە بێویستە ماتۆرسیکلەکان لە کوواڵەتی باش من ماتۆرسیکلی کوواڵەتی باش نرخەکەی 2-3 دەفتەر زیاترە بۆیە ئێمە ئەو بڕگەیەمان لابرد هەموو ماتۆرسیکلێک هی مۆدلی ساڵ بێت ئێمە تۆماری دەکەین بەڵام بە مەرجێک پێویستە ڕسوماتی هاتوچۆ بدات ئێمە ئەو کەسەی کە
لەوە باشترە ئێمە بڵین وڵا دەبێت لە فلان کوواڵەتی و فلان کوواڵەتی بێت کە نرخەکەی لە دوسێ دەفتەرە ماتۆر هەیە نرخەکەی بۆ نمونە 600 هزار دەبێت 200 کەدیەک پستۆن بێت 250 هزار پارەی ڕسوماتەکە بداتەوە ڕسوماتی حکوومەتە و ئەگەر هەرزانترین بڵین هۆکاری گواستنەوەیە بۆ ئەچکەێت تۆ هەر ئۆتۆمبیلێک بکڕێت بەلایانی کەمەوە بێ ئەگەر هیچیش نەبێ ئۆتۆمبیلەکە 15 وەرەقەی پێ بدات کەواتە ماتۆرسیکلەکە هەرزانتر و باشترە بۆ بەڵام بە مەرجی بەو مەرجانی کە لە بڕیارەکانی وەزراتی ناوخۆ هاتووە پێویستە هەموو ڕەچاوی هەموو خاڵەکانی سەلامەتی سەرنشینی ماتۆرسیکلەکە باشە خەڵکێکی زۆر دەڵێن ئێمە هەژارین کەم دەرامەتین بۆ کەسابەتی و هاتو چۆکردنی خۆمان ماتۆرسکیل بکات شلاریمان نییە باش بەڵام ئێستا چی بکات ئێوە دەڵێن ماتۆرسکیل بێت تابلو دەستی بەسەردا دەجێت و ماتۆریش تاوکو ئێستا ڕێو شوێنەکان نەنجیراوەتەوە بە ئەو ئەمڕۆ ئیعلان کرا دەتوانن ماتۆر لە ئەمڕۆ ماتۆرسیکل هاوردە بکرێت هەچ کوواڵەتی یەک بێت تۆمار دەکرێت بەڵام ئێمە کێشەی ئەوەی کە پێش ئێستا نەبووە ئەو ماتۆرسیکلانە بە قاچاق هێنراون هەر کاڵ دەبی هەر دەستی بەسەردا هەر کاڵایەک بە قاچاق بێت بە پێی یاسای گومرک و ڕێنمایەکانی گومر دەستی بەسەرگیرێت حالی محکەمەی گومرکی بەڵام تابلۆیان پێ بدەن باشتر نیە لەوەی پێیان بدەین باشتر نییە لەبەر ئەوەی نزیکەی 3-4 هزار ماتۆسیکلی کوالەتی خراپ ئێستا هەیە مۆدلی کۆن هەیە ئەمانە بکەون لەسەر جادا کارەساتەنێنەوە باش دەڵێن بڕیار دەردەکرێت ڕێنمایی دەردەکرێت جێبەجێ ناکرێت جێبەجێکرێت ئەوەی من 5 ساڵە لێرە بەڕێوبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆم حەج بڕیارە لە وەزارەتی ناوخۆ دەرچەوە وەکو خۆی جێبەجێکراوە ئەو من گەرنتی ئەوانم. بەسەدان خەڵک لەم بازاڕەی هەولێر و بازارەکانی دیکەی هەرێمی کوردستان بژێوی ژیانیان لە ڕێگای کڕین و فرۆشتن بە ماتۆرسکیلەوە دابین دەکەن. ئەوان دەڵێن ڕاستە تا ڕادەیەکی زۆر ماتۆرسکیل بە شێوەی نایاسایی دێتە کوردستان و تەنانەت شۆفێرانش لی دەخوڕن. بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی کار لەسەر ڕێخستنەوەی چۆنیەتی لێخوڕینی ماتۆرسکیل و پێدانی تابلۆی ماتۆرسکیل بەم بازارە و تەواوی ماتۆرسکیلەکانی هەرێمی کوردستان بدات. پێویستە حکوومەتی هەرێم بە وردی سەیری ئەم بازارە و تەواوی ئەم پرۆسەیە بکات بە شێوەیەک کە هەم لە قازانجی ئەوان و هەم لە قازانجی گشتی هەرێمی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.